کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕۆژی شەممە 25/2015 سێم کۆنگرەی خۆی بە بەشداری ژمارەیەکی زۆر لە ئەندامان لە هەوڵی ئۆتاری شاری هەولێر دەست پێ کرد و تاوەکو ڕۆژی دووشەممە 1/6/2015 بەردەوامی هەبوو. لە ڕۆژی دوامی کۆنگرەکە بە تیکرای دەنگی ئەندامان عەلی باپیر بۆ 4 ساڵی داهاتوو بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێردرایەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 31 ئایاری 2001دا لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی جیابووتەوە و لەو کاتەشەوە تا ئێستا عەلی باپیر هەر ئەمیری ئەو حیزبەیە. لەو قۆناغەشە کەسێک ڕەنگە جورەتیەوەی نەکردو بێ بگاتەوە ئاستە منافەسەی مامۆستا بکە، ڕەنگە خەڵکێک هەبێت کاندید بێت دەنگێکی کەم بێنێ، بەڵام کەس ئامادە نییە ئەگەر نەگاتە ئاستێک کە دڵی خۆش بێ بە نەتیجەکەی بچێتە منافەسەیەکەوە. هێز و توانای مامۆستا عەلی باپیر وەکو سەرکردەیەک تەنها سەرکردەیەکی سیاسی نییە. مامۆستا عەلی باپیر بۆ ئێمە مامۆستایە، ڕابەری ڕۆحیە و ڕاڤەکەری قورئانە. ئێمە مامۆستا تەنها وەکو سەرکردەیەکی سیاسی تەماشا ناکەین و مامۆستا بە گەورەتر لە موڵکی کۆمەڵی ئیسلامیە زانین. لە کۆنگرەکەدا 19 کاندید بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵبژێردران. هەروەها ئەندامانی هەڵبژێردراو بۆ ئەنجومەنی چاودێری کۆمەڵی ئیسلامی پێکهاتوون لە 7 ئەندام. لە یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنگرەکەدا 9 ئەندام بایکۆتیان کرد و ئاماژەیان باوە کرد هیچ هیوایەکیان بۆ گۆڕانکاری و چاکسازی لەناو کۆمەڵدا نەماوەتەوە. کۆنگرەی ئێمە ئەم جارە کۆنگرەیەکی ئەندازەیەک جیاوازە لە سروشتی کۆنگرەکانی ترمان لە ڕابردوو. ئەویش ئەوەیە لە ڕابردووە ئێمە بە کۆمەڵێک میکانیزمی چۆنڵی سادەتر و چۆنڵی کۆکراوەتر، بەڵام ئەم جارە ئێمە لە جێ ئەوەی کە شکلەکانمان بکەین بە شکلی ستونی ئەم جارە کردومانە بە شکلی ئاسۆیی. بۆیە ئەم جارە ئێمە لە ئێستاە 4 جۆر دەنگدانمان کردووە لەم کۆنگرەیە کە ئێکیان بریتی بووە لەوەی کە کەسی یەکەم جارێککە هاچی ئەو دەسەڵاتی ئێتی لێ سنراوەتەوە بۆ دامی کۆنگرەوەکو هەر ئەندامێکی کۆنگرا، بەڵام سەر لە نوێ دیسان جارێکەکە کراوەتەوە ناو ئەوەی کە پێکتر هەڵبژاردن و ئەم هەڵبژاردننی بۆ کراوە و هەروەها بەڕێز مامۆستا عەلی باپیر وەکو کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی جارێک هەڵبژێردراوە. کۆنگرەی سێەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بوو ماوەی 3 ڕۆژ لە شاری هەولێر بەردەوام بوو، ئەمڕۆ کۆتایی پێهات و تێدا عەلی باپیر وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ جاری سێم هەڵبژێردرایەوە بۆ بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.